بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە سڵاوێکی گەرمیەمەتان پێشکەش بێت. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر ڕاستەوخۆ بووینەتەوە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ شەممە 15 گوڵانی 1403 هەتاویە. هەروەک هەموو لایەکتان ئاگادارن بارودۆخی ناوچەکە بەگشتی و ئێران بە تایبەتی زۆر ئاڵۆزە. ڕژیم هاوکات لەگەڵ ئاڵۆزی نێوان خۆی و ئیسرائیل هەم لە دەرەوە و هەم لە زیندانەکانی فشارەکانی سەرکوت و ئیعدامی پەرە پێداوە. زۆر بە ئاشکرایی لەسەر شەقامەکان شەڕێکی تەواو لە دژی ژنان بەڕەوە دەبات و هاوکات حکمی ئیعدام بۆ هونەرمەندان دەردەبڕێت و دەست لەسەر زیندانیانی سیاسیش هەڵناگرێت. هەروە هاوکات دەستێوەردانیشی لە شەڕ و ئاڵۆزی دەرەوەی سنوورەکانیش هەر هەیە. جابووە ئێمەش لە بەرنامەی ئەم شۆماندا هەوڵ دەدەین هەڵسەنگاندنێکمان هەبێت لەسەر بارودۆخی سیاسی ئێران و هەم ناوچەکەش و ئەگەرە سیاسیەکان. بۆ ئەم بەرنامەیە داوامان لە بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری لێکۆڵەری سیاسی کردووە کە میوانی بەرنامەکەمان بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری، ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ ئەوی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵەدا بەشدار بووی. زۆر سپاسم کاتتان باش، ڕایسلااو بۆ ئێوە بۆ هەموو میوانانی بەڕێزی بەرنامەکەتان. بەخێر بێت. کاک ئەحمەد، هەر وەک لە سەرەتادا منیش باسم کرد، دیارە بارودۆخەکە زۆر ئاڵۆزە. ئێران کار بەدەستانی حکوومەتی لەگەڵ دەستپێکردنی شەڕ و ئاڵۆزی لەگەڵ ئیسرائیل هەر ئەو ڕۆژە گەشتی ئەرشادی هێناوە سەر شەقامەکان و سەرکوتی زیاتر خستۆتە سەر ژنانیش. من پێم باشە لێرەوە دەست پێ بکەین. هەروە خۆتان ئاگادارن دەورێکی نوێی سەرکوت و جنایەتەکانی کۆماری ئیسلامی دەستی پێکردووە و هەروەک لە سەرەتاشدا باسم کرد، ئێعدام بۆ هونەرمەندانیش دەردەبرەوە، دەست لەسەر زیندانیانی سیاسیش هەڵناگرێت. پێم باشە بزانم خوێندنەوەی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ من پێم وایە بەگشتی ئەگەر چاوێک لە جغرافیای سیاسی ئێران بکەین، شڵەژانێک بەدیەکەین لەلایەن ڕێبەرایەتی ڕژیمەوە و ڕەنگە فرسەت بوێ دواتر بچینە سەری بزانین بارودۆخی ناوەوە، بارودۆخی ئابووری، بارودۆخی سیاسی، بارودۆخی ژنان، ئەمجار ناوچەکە، شەڕی غەزە، کێشە لەگەڵ ئیسرائیل، کێشە لەگەڵ وڵاتانی کەندا و هەموو ئەمانە گەل بە لای یەکەوە دایبنەی ئەمە پێویستی بەوەیە کە حکوومەتێکی سەقامگیری ڕێکوپێک لە تاران ببێ کە بتوانێت ئاگای لە هەموو لایەک ببێت و کۆنتترۆلی هەموو لایەک بکات. ئەم ڕژیمە بەم وەزەوە کە دروستی کردووە بۆ خەڵک، ئێستا ئەو ئینسجامە، ئەو پێکەوە بوونەی جاران کە پێویستی بووە نەیماوە، بە تایبەت لە چەند ساڵی ڕابردووە لەبەر کە هۆکاری زۆر سەرهەڵدان و بە تایبەتی بزوتنەوەی ژنان، ژیان ئازادی، بزوتنەوەی ژینا، ئەمە وای کردووە ئەو شڵەژانە دیارە لەوەها شڵەژانێکایە کە ئەبینی بڕیاری سیر دەردەچێت. بۆ نمونە هەر ئەگەر بگەڕێنەوە سەر مەسەلەی حیجاب و ئەوانە لە حاڵەکە خەڵک برسین، لە حاڵێکە خەڵک ناتوانێت کرێی ماڵەکەیان بدەن، لە حاڵێکدا کە کرێکار حەقدەسەکەی وەرناگرێ، خانە نشین بازە شەستە ناتوان تامینی ئەو شتانی کە پێویستە بۆ خۆیان و بنەماڵەکەیان بیکەن و 1001 کێشەی تری هەیە لە هەناردەکردنە، لە هاوردنە، لەملا لەولا کتوپڕ لەوەها کاتێکە تەمەشاکەی بەشێکی گرنگی وزە و ئێنەرژی ئەم ڕژیمە بۆ واچێک کە بزان داخوا حجاب ژنان حجابیان بەسەرەوە یا بەسەرەوە نییە. ئەمە هەم بارودۆخێکی سیر دروستەکە و هەمیش ئەتگەڕێنێتەوە بۆ ئەوە کە بەڕاستی ئەوانەی کە لە شوێنی بڕیاردانە دانیشتون ئایا بیریان بە تەواوی لێ کردووەتەوە وایە، یعنی ئەمە ئێستا وەرزی ئێران هەموو شتێک جێبەجێ بووە. بۆیە من بەگشتی ورتیەکەتان بدەمەوە بە بۆچوونی من شڵەژانێکە معناوە نییە کە خەریکە بڕوخێم، ئەمە بەسمەوە نییە، مە بەسمەوە نییە کە کۆنتترۆلی هیچیان نییە، ناس خەزا لە بەشی سەرکوتکردن و ئەرتەش و سوپا ئەوانە کۆنتترۆلی باشیان هەیە، بەڵام بۆ ئیدارەکردنی کۆمەلگاکە من شڵەژانێکە بینم کە کاردانەوەی بۆ تەنانەت بۆ دەرەوەی شەیە. زۆر باشە کاک ئەحمەدی، شارەتان بە خاڵێکی زۆر گرنگ کرد کە وەزئی بارودۆخی
ئابووری خەڵکی ئێران زۆر خراپە. با ئێمە زیاتر بینە سەر باسی حجاب. خۆشتان ئاگادارن ژنان زۆر لە فشاردان، تایبەتەن دەستپێکردنی ئەم ئاڵۆزی نێوان ئیسرائیل و ئێرانەوە. بۆ زۆر کەس ئەم پرسیارە هاتوۆتە پێشێ کاک ئەحمەد کە چۆنە لە کاتێکدا سێبەری شەڕ ینی باڵی کێشاوە بەسەر تەواوی ئێراندا، بۆچی کار بەدەستان و حکوومەتی ئیسلامی ئاوا دێنن حیجاب دادەستێنن بەسەر ژناندا و بۆچی ئەوە باسی ژنان یا بڵین کاراتر دەکاتەوە. ئەمە بخۆشتان ئاگادارن کە ئەمە بورکانێکی ینی کۆمەلگا هەر لە حسە ئیمکانی تەقینەوەی هەیە لەسەر بورکانێک ڕۆنیشتووە کە هەر لە حسە ئیمکانیەوەی کە دووبارە بزوتنەوەیەکی جەماوەری تر بێتە سەر شەقامەکان. ئەم دەرەنجامی ئەم شەپۆلە نوێی کە کاربەدەستان و حکوومەت بۆ سەر ژنانیان هێناوەتە سەر شەقامەکان و ئێوە چۆنی ئەبینن خوێندنەوەتان لەسەر ئەمە چی دەبێت؟ دەزانی چۆنە جاری وایە ڕژیمێک لە مەیدانێکە شکستەخوا کە مەیدانی خۆیەتی. تۆ ئەگەر مەسەلەن کوردستان بزوتنەوەیەکی حەقوازانی ملەتێکی بەشخراو لە کوردستان هەیە دەبینین کە چیان کرد لە کوردستان و تەنانەت دوای ئەوەیش بینیمان کە بەوە ڕازی نەبوون لە ناو لە ڕۆژەڵاتی کوردستان چیەکەن چوون بە درۆن و بە موشک و بەوانش هجومیان کردە سەر هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی سنوورەکانی ئێران و لە باشووری کوردستان. لێرە دەتوانن جەماوەرێکی خەڵکی خۆیان ڕازی بکەن کە با بە کوردەکان خەریکن جیاب بنەوە و دەبێ فریاکەوین و ئینا ئیرانی بزرگ لە دەست دەرەچێت. بەڵام ئەم جارە چی قەوماوە دوو کەسایەتی بە بۆچوونی من دوو کەسایەتی لە زیندانن ئێستا یەکیان لەم ڕۆژانە ئازاد بووە کە ئەم دوو کەسایەتی ڕاستە ژن زۆرن ژنی بەتوانای مەسەرەن وەکو نەرگسی محەممەدی کە ئیتر بووە بە کەسایەتێکی نێودەوڵەتی ئەوانە ڕاستە بەڵام دوو ژن هەن یەکیان فاتمەی سپێریە فاتمەی سپێری خانمێکە حیجابی هەیە خەڵکی مەشەدە هەر شارەکەی خامنەی خۆیەتی و برایەکی لە شەڕەوە بزانم گیانی لەدەزا شەڕیانان و عێراق و ینی بنەماڵەیەک نین کە تۆ پێیان بڵێ ئەمە لایەنگری مجاهیدین بوون یا نازام لایەنگری چریک بوون یا لایەنگری چی بوون یا لایەنگری کوردەکان یا بەلوچەکان بوون. ئەو خانمە یەکێ لەو کەسانەیە کە داوای کردووە دەڵێ بابە هەموو شتێ لە ژیرسەری ئەوەدا هۆکاری ئەسلی ئەوەیە کە خامنەی بچێتە ئەو لاوە خۆ ناڵێ جمهوری ئیسلامی بڕوخێ خۆ ناڵێ حکوومەتی ینی ئیسلام حکوومەت نەکەوانە ناڵێ خۆ ئەو لایەنگری ڕوخانی ژنیە سقەزە بۆ حجابەکەشی هەڵ نەگرتووە ئەوە سەیرە. لە لای ئەوە کەسێکی تر هەیە خانمێکی تر هەیە کە من لەبەرەوە ماوەیەک لێرە لە سوێد بووە لە مامۆسای زانکۆ بووە سدیقەی وەسمەقی سدیقەی وەسمەقی بە پێی قانونی ئێران پێڵێن فەقی یعنی ژنێکی فەقیهە و هەموو کەس ئەزانێ کە نەزەری هەیە و زۆر بە قوڵی لەسەر مەسایلی ئیسلامی بۆچوونی خۆی هەیە. ئەم خانمە ئەوەندە تووڕە بوو حیجابەکەی هەڵگرت سەرپۆشەکەی لەسەر خۆی هەڵگرت و لە زیندانەوە وتیان ئەدبین بۆ دادگا و ئەبێ حیجاب بدێ بەسەرتا وتی بە حیجابەوە نایم. جا سەیرەکە لەوەدایە کە فاتمەی وەسمەقی سدیقەی وەسمەقی وەک مەسەلە سپیدەی قولیان نییە کە تۆ ئەزانی ئەو لە بزوتنەوەی کرێکاریە ژنێکی چەپە ئەو بۆچوونێکی تەنانەت نەرگسی محەممەدی ژنیە بەڵکو ئەم کەسێکە کە ئەڵێ ئیستیدلالیشەکە ئەڵێ بە پێی ئایەی قورئان هیچ ئیجبار تۆ ناتوانانی بە زۆر حیجاب بکەی بەسەر ژنانە ئەڵێ حیجاب شتێکە کە تۆ ئەبێ ئەوەندە لە ئەم دینە دوا بڵاو کردوێتەوە لە ناو خەڵکە وەها ئازادانە بێ کە ژنان خۆیان هەڵیان بژارد بێ ئەوانەی کە پێیان خۆشە حیجاب دابنین. جا تۆ تەسەوری بکە ئەمە ئەگە مەسەلەن 10 ساڵ لەمەوبەر ئێمە نمونەی لەوەمان نەبووە لە ئێرانە هەر باسی ئەگەر ئێران خۆی بکەین بۆیە ئێستا ئێران لە مەیدانێکا تووشی کێشە بووە و لە هەموو دنیایشە هەمیشە و توێتی و تێتی حیجاب لە هەموو شتێ مهمترە حیجاب ئەسڵن لە نانی شەو مهمترە قەیناکە برسی بی قەیناکە لە ناو گۆڕا بخەوی جێگات نەوێ بۆ خەوتن قەیناکە مناڵەکەت بە نەخۆشیەکی ئاسایی بمرێ قەیناکە گەر خۆشەویستەکەت نەخۆشینێکی گرتووە لە بەرەو پۆڵت نییە بیوەی عملی بکە یا بیوەیتە نەخۆشخانەیە جێگایەک بمرێ بەڵام گرنگەوەی حیجابەکەت ببێ
یعنی ئەمە ئەو مەدانەیە کە شکستی خواردووە و ئەمانە چێن ئەم ژنانە و ئەم ژنە گەنجانەی کە ئیسان بزوتنەوەیان ڕێخستووە بە قسەیان ناکەن و حیجابی ئیجباری پەیڕەو ناکەن. ئەمە ئەو کەسانن کە 4 ساڵە لە کۆماری ئیسلامی ئێرانە گەورە بوون و پەروەردەکراون. خۆمانیتی زمانی شانین ئەو کچ و ژنانەی کە زمانی شا مەسەلەن 10 ساڵیش تەمەنیان بووە ئێستا 53 ساڵ 54 ساڵ ئەمریانە. ئەوانەی کە لە تاران هاتن ساڵ 1979 مانیە دوای کەمتر لە مانیەکی دوای ڕوخانی ڕژیمی شا هاتن خۆ پیشاندانیان کرد بە بۆنەی 8 مارسەوە. ئەوانە تەمەنیان لە بینی 15 زیاتریش 20-25 ساڵ بوو، یعنی لەلایم تەمەنی ئەوانە لە 65 ساڵ و ئەوانە تێپەر بووە. خۆ ئەوانە نیندێن خۆ پیشاندانەکەن، ڕەنگە لەوانەیش ببێن ژنی تێکۆشەر زۆر هەن لەوانە. بۆیە ئەم ڕژیمە لەم مەدانەشە شکستی خواردووە. ئیتر تۆ لە پەنای ئەوە دای بنێ کە کوڕی کێ و کچی کێ و چۆن ئەژین ئەو ژیانە کە ئەوان هەیەە، ئەو گوزارانە کە ئەوان هەیەە و ئەو گوزارانش کە خەڵکی فەقیر و هەژار هەیەە. وەکارگەیە بەوەیشی کە ئەبینی لە نوێژی جمعە ئەوەندە گەندەڵی بڵاو بووەتەوە کە لە نوێژی جمعە بۆ دژایەتیکردنی ئیمام جمعە ئاغای سدیقی ئایەتوڵڵا سدیقی دەزانی من نەمشمارد، بەڵام لە جێگایك بیستم ئەو مزگەوتە ئەو شوێنە گەورەی نوێشکردنەی زانکۆی تاران ئەڵێن 145 نەفەر یا 154 نەفەری تیا بووە. ئەخر ئێمە ئەمە ئەو مەدانەیە کە تۆ شانازیت پێکرد و افتخارت پێکرد. جا لەوە هاوەخ وەزعێکایەکە ئەم ڕژیمە هەست بە ترسێکی زۆرەکە. بۆچی ئەمانەیەرێتە مەدان و مەسلەی حیجاب لەبەرەوە خەڵک بترسێنێ نەکا بچن بزوتنەوەیکی تر هەڵگرسێنن. ئەها من حجابیش قبول ناکەم، ئەگەر بێنە سەر خیابان واکەم و واکەم. من پێم وایە هۆکارەکەی لاوازبوونە شڵەژانە و شکستە لە زۆر مەدانە. کاک ئەحمەد هەر لەسەرم ڕاستەیە دادە فراست لە شاری سەقزەوە شتێکی کورتیشی بۆ نردوین دەڵێ هێندە پرۆژە هەن کە ماوەیان بەسەر چووەوە مەحکوم بە شکستن کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی لەوانەش حیجاب لەو پرۆژانەیە کە مەحکوم بە شکستە. دەڵێ زۆر لەوانەیە بۆ ئێمە ئەم کاری حکوومەت کە بڵێن دەڵێ ئەمە دوور بێت لە ئەقڵ، بەڵام بۆ کەسێک کە دەسەڵاتی هەیە بە پێچوانەیە کەوابوو دەبێ بزانین چی بۆچوونێک لە پێش ئەم کارە هەیە کە ئێمە بەبێ ئەقلی دەزانین. بەم جۆرە دەتوانین ڕێگەی بەرەنگاربوونەوە باشتر دەست نیشان بکەین. بەڕای میوانتان دەبێت چی بکرێت؟ من هیچ پێم بێ ئەقلی نییە دەزانین چۆنە مەسەلەوەی کە ئەقل لێرە ناخوە لە جێگایەکی لە دەسەڵاتدارێکی کە 43 ساڵ ئەوە چێ بۆ 44 ساڵ ئەزمموی دەسەڵاتداری هەیە لە ئێرانە. ئەمە لە سەری بێعقلیۆ نییە، لەسەر ئەوەیە کە سیاسەتەکەی پێشویان ناچێتە بەرەوە. تۆ ئەگەر نەتوانی ئەو سیاسەتەی تا ئێستا بەڕێوەت بردووە بیبیتە پێشەوە و هیچ ئاسوویەکی تازەیشن نییە لە بەردەم خەڵکەکە دای بنەی لە بەردەم ژنانە دای بنەی چییە کەی غێری ئەوە کە سەرکوتیان بکەی. ئەوە نییە دەستیان کرد تەنانەت ئەوەندە ژن و کچی خوێندەوار زۆر بوون لە ئێرانە کە کەوتنە ئەوەی کە با هین بکەین با ئەگەر وایە کارێکی وا بکەین لە زانکۆکانە ژماری کچەکان کەم بکەینەوە. ئەوەیش بەجێی خۆی وەختێکە لە زانکۆش دێنە دەرەوە کار نییە بیکەن لە جێگایەک نییە کە کار بکەن خۆر مەسەلە حیجابەکەیان نییە. بۆیە نەخێر لەبەر وەک عەرزم کردی پێم وایە ئەمە ئەنجامی شکستە و ئەو هەموو ژنە تێکۆشەرەکە لە ئیسا لە زیندانن نیشانەیەکی گەورەیە بۆ. کاک ئەحمەد لە سەرەتادا من باسی ئەوەشم کرد کە حکمی ئەعدامەکانی پەرە پێداوە. لەم ڕۆژانەدا ئامارێک دەرکرا کە هەر 5 ساعات یەک نەفەر لە ئێران ئەعدام دەکرێت. تایبەتەن حکمی ئەعدام بۆ هونەرمەندانیش دەردەبڕێ. بۆ نمونە توماس ساڵحی کە خۆشتان ئاگادارە چ کاردانەوەیکی هەم لە ناوە هەم لە دەرەوەی وڵات بوو و فشارێکی زۆریشی بۆ سەر زیندانیانی سیاسی هێناوە. لەسەرەوە گەر دەکرێت لەسەرمەش باسمان بۆ کەیخێنەوەیەوە چۆنە؟ من پێم وایە ئەوەی کە توماجی ساڵحی جارێەوە ڕاستە بزوتنەوەیەکی زۆر گەورەی دروست کردووە دژ بە ڕژیم و دەنگدانەوەیکی ئێجگار زۆری لە دنیا و لایەنگرێکی زۆر هاتووە. گەنجە
هونەرمەندە هیچ کارێکی نەکردووە جگە لە گۆرانی وتن ژنیش نییە بڵێ کە ژنە گۆرانیەکە حرامی وتووە و لە گۆرانیەکانیشە لە هیچ کامیانە نەیوتوە بڕۆخێ لە گۆرانیەکانیە ئێش و ئازارەکانی خەڵکی بەرجەستە کردووەتەوە بۆیە من پێم وایە ئەو شڵەژانە کە عەرزم کردی لێرەشە خۆی نیشانەدا ئەگەر حکوومەتێک شڵەژانی پێوە دیار نەبێ و لەسەرخۆ بێ و کنترۆلی خۆی ببێ لە وەختێکی ئاوا گۆرانی بێژێکی ڕەپ کە هاتووەتە کە زیندان کراوە هاتووەتە دەرەوە لە دەرەوەی تەنها شتانی گێڕاوەتەوە کە بەسەریان هێناوە ینی ئەشکەنجە کراوە و توێتی ئەشکەنجە کراوم و لەوە زیاتری چی نەوتووە دێ لە حاڵێکە بۆ ئەمە دێن حکمێکی وا تند دادەنێن حکمی ئەدامی بۆ دادەنێن لە هەموویشی سیرتر تا ئێستا نەبینراوە بە تایبەت بۆ ئەوانەیە کە هۆکاری سیاسی هەیە کە حکمی زیندانێکیان بۆ داناوە لەگەڵ حکمی زیندانەکەی ئاڵێن هەڵبەت دەتوانێت دوایی داوای پێداچوونەوە بکە لە حکمەکەیە باشە ئەمە معنای چییە؟ ئەمە معنای ئەوەیە کە دەستورێک هاتووە لە جێگایەکەوە لە جێگایەکی شڵەژاوەوە بە بۆچوونی من دەستورێک هاتووە و پێیانەڵێ کە ئێوە فەرمانێکی حکمێکی ئاوا سادر بکەن با خەڵک بترسن با بتۆقین مەبادا دووبارە بێنەوە سەر خیابان و کۆڵان و دووبارە دەستکەنەوە بە خۆ پیشاندان یان بیری ئەوە بکەنەوە کە ئەم ڕژیمە بڕوخێ و ئەم ڕژیمە نەمێنێ ئێوە ئەو کارە بکەن بەڵام لەگەڵ ئەوەیشە بۆ ئەوەی کە ئومێدێکیش بە بەعزێ کەسێک بدا بڵێ نانا زۆری جددی نییە چون پێمان وتووە وتومانە پێداچوونەوەیش بکەن لەوانەیە لە پێداچوونەوەکانە مەسەلەن حکمی ئەدامە بکەین بە حکمی ئەبەد کە ئەوەی شیش ناگەێنێ بۆیە من پێم وایە زیندانی کرد دووبارە زیندانیکردنەوەی توماج و ئەو حکومە دڕندانە ناعادڵانە کە داویانە ئەوەش دیسان نیشانەی شکستێکە کە ئەم حکوومەتە لە بەرامبەر زۆرینەی خەڵکەکەی خۆی شکستی خواردووە ئەم ڕژیمە ناتوانین بە دەقیقی بڵێن بەڵام ڕەنگە ئەو پەڕی 15 لە سەدیم خەڵکەی لەگەڵا بێ چێن ئەوانن کە زۆر ترساون یان ئەوانن کە قازانجیان گرێدراوی ئەم ڕژیمەیە کەسانێکی زۆر لە سایستەری ئەم ڕژیمۆ نانەخۆن ئەی چێن ئەوانەی کە دەوڵەمەند بوون و ئەو هەموو سەرەت و سامانیان پێکەوە ناوە ببوونی ئەم ڕژیمەوە ئەوانە پشتیوانیان لێەکەن و ئەمە ڕازیکردنی ئەوانیش کەم لە کۆمەلگادا سەر بە حکوومەتن و خۆشتان ئاگادارن ڕۆژ لەگەڵ ڕۆژ بازنەی دەسەڵات لە ناو حکوومەتی ئیسلامیدا هەردێت و بەرتەستی دەبێتەوە کە لێنیش دەکەوێتە نێو ئەم کەمایەتی کە ئێستا بەڕێستان باستان کرد باسی ئەم حیجابدا سەپاندنە باسی ئەم حکمی ئەدامانە بۆ هونەرمەند و بۆ فشارهێنان سەر زیندانیانی سیاسی و باسی بارودۆخی خراپی ئابووری ئێرانت کرد باشە ئەمە کۆمەلگا خۆی ئەزانێ ئەزمموی بزوتنەوەی ژینای هەیە سەرهەڵدانی 96 هەیە 98 هەیە و دەزانێت قابلی تەحملیش نییە و هەرو جۆرەی کە پێشتریش باسم کرد ئەم کەمایەتیە کە ئێستاش خەریکن کە لێنیان تێدەکەوێت پێمە خۆشتان ئاگادارن لەم ڕۆژانەدا نامەیەک لەلایەن ئەو کەسانی کە جانباز بوون ئەو کەسانی کە لە ناو شەڕدا لەگەڵ شەڕی ئێران و عێراقدا ئەم بنەماڵانە ئەو کەسانی کە کوژراویان بووە یا مەسەلەن هاوسەری یا برای یا بڵێن خانەوادەی خۆی یا مەسەلەن کەسێک کە جانباز بوو ئەمانە دژ بە خودی دەسەڵات و تایبەتەن دژ بە خودی خامنەئی نامەیەکیان نووسیوە و لە نامەکەشدا هەم هۆشدارە و هەم تەهدیدیشە و لەوێشدا لەم نامەیەدا حکمی ئەدامی تومات ساڵحیان ینی دژ بە مەژ ڕاوەستاونێتەوە مان مەحکوم کردووە پێم باشە لەسەر ئەمە قسە بکەی خوێندنەوەی ئێوە لەسەر ئەمانە چییە وەک عەرزم کردن بە بۆچوونی من لاوازبوونەوە ئەوەی کە درزێک کەوتووەتە ناویان ئێمە جاران لە ساڵی بە تەقویمی ئێران ساڵی 76 ساڵی 2076 کە ساڵی 1990 ساڵی 76 بە هاتنی خاتەمی دەرکەوت کە بەشێ لە دەسەڵاتداران بەلای ڕێفۆرمخوازەکانان ئیسلاح تەلەبن بەشەکەی تریشی ئەوە کۆنخوازەکان و لە ئەو خەتەکەی ترن باشە
ئەمانە ئومێدێکیان بۆ پەیدا بووە کە ئەگەر ئێمە ڕێیس جمهورێکمان ببێ بیبینە پێشەوە ئەتوانین وەزعەکە بگۆڕین بابە ئەوانە کە داوای ڕوخانەکەن ئەوانەی کە شەڕەکەن ئەوانەی کە نازانم قسەی توندەکەن ئەمانە خراپەوە توندڕەویە مەکەن با ئێمە بچین سەرە کۆماریان بەدەستەوە گرت مەجلیسیشیان بەدەستەوە گرت پارلەمانیش بوو بەهی ئەوە دوایی لە دەوری دووەما خاتەمی وای لێ هات وتی کورە من هیچ کارم خۆی وتی سەرە کۆمار لە وڵاتی ئەمە هیچ کارەیە جا ئەو خاتەمیە کە ئەو قسەی کردبوو هێشتاش و هەتا ئێستاش هێشتا هەر داوەتەکە لە ڕێفۆرمخوازەکان کە قەی ناکە ئامان لە کەشتیەکە دانیشتوین هەمومان ئەگەر ئەم کەشتیە نقم بێ هەمومانە خنچین ئێمەیش و دەسەڵاتدارەکانیش هەمومان بەیەکەوین بۆیە باوانەکەین بەڵام لە بەتایبەت لە کۆتایی دەورەی دووەمی خاتەمیە وردە بۆ چۆنێکی تر لە ناو ئیسلاح تەڵەبەکانە لە ناو ڕێفۆرمخوازەکانە پەیدا بوو ئەوان باسی ئەوان کە نا ئێمە زۆر تەسلیم بووین هەتا ئێمە زیاتر تەسلیم بین لەبەر ئەوە هەموو دەسەڵاتەکە لەسەرەیە وەک خانمی وەسمەقی وتیەتی وەکو خانمی سپێری وتوێتی وەکو تەنانەت تازادەیەکێ لە ڕێفۆرمخوازەکانە کە لە زیندانە ئەوی لە دوایین قسێکا دوێنێ پێرە قسەی کردووە پامێکی نردووە لە زیندانەوە بڵاو بۆتەوە ئەویژە قسە دەکا دەڵێ ئەو پلیسە کە دێ بۆ حیجابی ژنان ئەو کارەکە فەرمانەکەی لە بەیتی خامنەییەوە هاتووە جا ئەم جان بازانەیش لەو کەسانن کە ئەوانیش خۆیان نیگەرانی داهاتووی ڕژیمەکەن و ئەزانن ئەگەر ئەم وەزعەکە ئێستا هەیە ئیدامە پەیدا بکات ئەمە نەتیجەکەی وای لێ دێکە وەک عەرزم کردن هەمویان ئەڵێ هەمومانە خنچین بۆیە درزێکی هەتا یەک لە دوای ئەمانە تکراری با نەکەمەوە فاتمەی سپێری سدیقەی وەسمەقی جانبازەکان تاجزادە هەموو ئەمانە جاتۆ کەڕووبی و موسەوی و کەڕووبیشی لەلاوە دابنێکە سەرۆکی پارلەمان بوون و سەرۆک وەزیر بوون هەموو ئەمانە بەلای یەکوتانی دانە درز و قەڵەشیان خستوەتە ناو ئەم ڕژیمەوە و ئێستا هەتا دێ زیاتر معلومە بێەوە من پێم وایە لە بەرەو ئەوە چێکە ناچارن ئەوانیش جامیزارێ بخۆنەوە وەختی خۆی خمێنی خواردیەوە زۆر باشە کاک ئەحمەد ئیشارەت بە حاڵێکی زۆر گرین کرد باسی ڕێفۆرمخوازەکانت کردووە تایبەتەن تازادە کە لە زیندانەوە کە ئەم پامەشیدا بوو کە خودی ڕەهبەر لەلایەن خودی ڕەهبەرەوە ئەم فەرمانە هاتووە کە حیجاب داسەپێنن هەرو جۆری کە باس دەکرێت دەنگۆی ئەوە هەیە کە کار و هەوڵ هەیە کە شازادە و تاجزادە ینی پێکەوە نزیک بنەوە یەکگرتنێکیان هەبێ ئایا ئیمکانی یەکگرتنی سەڵتەنەت خوازەکان و بڵین ئیسلاح تەڵەبەکانی حکوومەتی چەندە هەیە ڕایەوە لەسەرمە چییە لە بۆچوونێکەیە کە لە ناو خودی من پێم وایە لە ناو خودی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە بۆچوونێکەیە کە حەزەکاوانە لە یەکەوە نزیک بن خامنەی بە شێوەیەکی سیر لەم ساڵانەی ڕدواییە چەندین جار بە ناوی کوڕیشایی هێناوە و ئەمە ئەمدێکی تایە لە حاڵێکە حاضر نییە ناوی هیچ وەکو کەس تاکە کەس ئەو ناوهێنانە و بیرخستنەوەیە کە بۆ خەڵک کە لە بیرتان نەچێتەوە ئمە ڕژیمێکمان ڕووخان و ئەوە نمونەی ئەو ڕژیمەیە جا ئێستا کەسانێک هاتوونەتە دەرەوە بۆ نمونە ئاغای نەسیریە هاتووەتە دەرەوە لە کانادایە کە پێشتر بەرپرسی ڕۆژنامەی کەیهانی ئاغای شریعەت مەداری بووە ئەوە هاتووەتە دەرەوە ئەم تاجزادە و شاهزادە لە لای ئەوەوە هاتووە ئەلبەت بیستومە کەسێکی تریش چەند ساڵ لەمەبەر ئەوەی باس کردووە مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ئەوەیە لە ناوەوە لەو ئەوی کە پێی دەڵێن لە ئێران پێڵێن هەستەی سەختی قودرەت ئەوانە حەزەکەن بڵێن بابا ئەم تاجزادە و ئەم ڕێفۆرمخوازانە هەر کوڕیشان ئەمانە لایەنگری کوڕیشان ئەگەر پێتان خۆشە تەسلیمی ئەوان بن یا ئەوان بە کەسێکی باشەزانن ئەوان یانەوە کوڕیشا بێننەوە ئێوە ئەوەتان پێخۆشە خۆ تەبعەوان جەڵێن نا باشە دیکە ئەوان ئەویان پێخۆش نەبێ بەڵام ئەمان تەبلیغاتەکان بۆکەن لەو لایشەوە لە دەریشەوە جەماعەتێکی زۆر ناومێ دەکەن لە ئیسلاح تەڵەبەکان دەڵێن بابا ئەوان ئەوەندە بەرەو ڕاست ڕۆیشتون کە کوڕیشاشیان قبوڵە ئەمە لە حاڵێکە هێشتا هیچ شتێک ڕووی نەداوە بەڵام وەکو ئینسان هەر کەسێ مێژووی خوێندوێتەوە تۆزێ
هەر لە مێژووی شۆڕشەکانی لە شۆڕشی ئۆکتوبرەوە بگرە بە دوایە هەتا وەکوونێ ئەنواعی کودتا و شۆڕش و هەرچیەک بێنی تەنانەت شۆڕشی ساڵی 57 ئێرانیش ئەو هاتوو چوانە کە لە کۆریدۆرەکانی سەفارەتخانەکان و لە تاران و وەزارەتی خارجەی وڵاتانی دەرەوە بوو کەس ئەهات و کەس ئەچوو پەیامە هات و پەیامە چوو ئێستش حتمما لەوانە هەیە بەڵام ئێمە دەستڕاستیمان پێی نییە نازانین ئێستا کەسانێک لەوێ هەن کە ئەڵێن بابە ئەگەر بیدەن بە دەست ڕێفۆرم خوازەکان و لەوانەیە کوریشا بێننەوە ئێوە پێتان وایە کوریشا دەگەڕێتەوە دێتەوە یاننا و ئەمە بەشێکیشی بۆ ئەوەیە کە بزوتنەوەیەکی جەماوەری ڕادیکاڵ لە ناو خەڵکا هەیە ئەوە نەگوێ ئەدەن بە تازادە نەگوێ ئەدەن بە شازادە مناڵم لایەنگریان نییە تەبعەن لایەنگریان هەیە بەڵام ئەوانەی کە ئەیانەوێت دەسەڵات بەدەستەوە بگرن چاویان لە ئەوەیە کە ئازادیە بوێ دموکراسیەک بوێ ژنان بە مافی خۆیان بگەن کورد بە مافی خۆی بگە لە کوردستان بەلوچ و نازانم عەرەب و ئازەری و باقیەکەی تر بە مافی خۆیان بگەن خەڵک لە نانێکی بوێ شەو بیباتەوە بۆ ماڵەوە لەگەڵ مناڵەکانیانە بیخۆن ئەم وەزعیەتە بۆ ئەوە ئەمە دابین بکەن ئەوان نەلایەنگری تازادن بەو معنا نەلایەنگری شازادن بەڵام ئەوە ڕاستە کە ئەلعان ئەوەندە لەو هەستەی سەختی قودرەتە وەک بە فارسی ئەڵێن ئەوە لەوە کەم بووەتەوە و ئەوە لە دەوروبەرا زۆر بوون ئەنواعی تازادە و باسی کچەکەی ڕەفسەنجانی شەکەن فایزەی هاشمی شەیە ئەوە تاوتم خانمی وەسمەقیەشێکە کەسێکی گرنگە ئەمانە بۆیە کۆکراونەتەوە هەمووی بۆ ڕۆژی مەبادا ئەمانە بۆ ڕۆژی مەبادان کە ئەگەر شتێک قەوما ئەگەر شتێک بوو وەکو ساڵی 1950 ئێران دووبارە نابێتەوە کەسێ بە فڕۆکە بێرنەوە لە فڕۆکەخانەی تاران بنیشێتەوە دەسەڵات بەدەستەوە بگرێ و نازانم سەرگۆزیر بگرێەوە ئەوە ڕوو ناداتەوە دووبارە نابێتەوە لە ئێران ئەگەر ئەوە دووبارە نەبووە بۆ ئەوە کە چاوکەیتە خۆڵکەیتە چاوی خەڵک و بۆ ئەوە خەڵک وادار بکەیت کە بگەڕێتەوە نێتە سەر خیابان و خۆپیشاندان نەکاونا ڕزایەتی دەرنەبڕێ بڵێ ئاخر ئەوە تازادە و شازادە بەیەکەوە ئێتلافیان کردووەی تر ئێوە ئەو کارە نەکەن باشە بەڵام من پێم وایە ئەوە بە ئەنجامێکی نابێ زۆر باشە کاک ئەحمەد بابینە سەر بزوتنەوەی ژینا زانین بزوتنەوەی ژینا لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووە بڵین ساڵ و نیو زیاترە زانین ئێستا لە چۆزێکدا کوژاوەتەوە یان دەوریتەوە بووە یان بڵین ئاگری ژێر خۆڵەمێشە بەڕای ئێوە ئێمە دەبێت چاوەڕێی چ بزوتنەوە و شۆڕشێک دەبێت بین لەم کۆمەلگایدا چاوەڕێکە اختیارە هیوادارمیانی چاوەڕێەوە بین کە بزوتنەوەیەک ببێت کە بە ئەندازی ئەو جار بزوتنەوەی ئەو جار پەرەگرتوو بێ و بتوانێت بەڕاستی کۆڵەکەکانی ئەو ڕژیمە بەهەژێنێ بیخاتە لەرزەوە چاوەڕوانیەکە ئەوەیە بەڵام ئایا معلومە بەو توندوتیژی و گەرم و گوڕیە شۆڕژینا نەماوە بەڵام من پێم وایە هەم لە جیرانی توماجی ساڵحیە دەرکەوت دوایین ڕوودا و کە بینیمان کە دەرکەوت نەخێر نەمردووە ئەوە ئاگری ژێر خۆڵەمێشە نەمردووە معلومە بەڵام لە کوردستان وەزەکە بڕێک جیاوازە لە کوردستان بە بۆچوونی من ئەوی کە لە نەورۆز لە کوردستان ڕوویدا لە شار و گوندەکانی کوردستان نیشانەیەکی بەرجەستەیە بۆ ئەوە کە شۆڕشی ژینا هەر ئان ئامادەیە یعنی خۆڵەمێشەکەشی زۆر نییە ئەگەر لە بەشەکانی تری ئێران خۆڵەمێشی زۆر بەسەرەوە بێ لەوێ زۆر نییە و ئەتوانێ بە شێوەیەکی خێرا بکەوێتە گەر لەبەر ئەوە کە تۆ بەبێ ئەوە حیزبێکی سیاسی دوێ لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە چالاک بێ سازمانیان ببێ و کۆبوونەوە بکەن و نازانم ئیمەیل بنێرن و تەلێفۆنکەن خەڵک کۆ بکەنەوە تۆ تواشاکەی کۆبوونەوەی جەماوەری ئێجگار زۆر گەورە کراوە هەڵپەڕینە ژن و پیا و لە دەستی یەکەوە هەڵەپەڕن جلی ڕەنگاوڕەنیان لەبەرایە گۆرانی شاد ئەڵێنەوە سرو دەخوێنن و ئەمە نە لە گوندێک نە لە دوان نە لە سیان ئەمە معنای ئەوەیە کە ئەم خەڵکی کوردستانە یەکێ لە دەستکەوتە هەرە گەورەکانی شۆڕشی ژینا
کە خودی ئەوەش دەستکەوتێ بوو لە شۆڕشەکانی پێشووی کوردستان ئەوەیە کە نەوعی ڕێکخراوەی لە ناو خەڵکەکە دروست بووە. یعنی هەر ئەگەر ئیمکانێک پەیدا بوێت درگایەک بکرێتەوە بۆ چوونی من بزوتنەوەی کوردستان لە جێی خۆیەتی و ئەوەندەش هۆشیارن ئەوەندەش زیرەکەن یەک تەقەش نەکراوە لە هەموو ئەم بە ئەم ماوەیەدا کە بووە هیچ پێشمەرگەیەک هیچ کارێکی وای نەکردووە بە پێچەوانەیە و تەسەورەکە هەیە کە گویا کوردستان دادەی چەکەکانتان بێنە دەرەوە دادەی ئەوە بکەن ئەوەیشیان نەکردووە. کوردستان بەبێ ئەوەی تەقە بکەن تەقەیان لێکراوە بەڵام کەس لەوێ تەقەی نەکردووە. کەس لە کوردستانە تەقەی نەکرد ڕوو بە هێزانامنیەکان هێزانامنیەکان بە ئیشتیا خۆیان تەقەیان کردووە دەیان ئینسانی تێکۆشەر و ژن و مناڵ و کچ و کوڕیان بەداخەوە خەڵتانی خوێن کرد. بۆیە بەڵێ من پێم وایە شۆڕشەکە بەردەوامە شۆڕشەکە ینی ئامادەیە. حەزەکەم لێرا شتێکی ساتقی زیباکەلام بگەڕمەوە دکتۆر ساتقی زیباکەلام کە تەبع نەزانی لە باڵی ڕێفۆرمیستەکانە و کەسێکی نزیک بوو لە ڕەفسەنجانی جارێکیان گوێم لێ بوو لە قسەیەکە دەیکوت ئەگەر حکوومەت لە تاران لاواز بێ لە بینی قوم و تارانە هیچ ناقەومێ تۆ بەڕاحەت دەتوانی هاتوچۆ بکەیت یا لە قەزوێنەوە بۆ تاران. بەڵام تۆ لە شارێکی کوردستانەوە ئەگەر لە تاران حکوومەت زەعیف بێ لە شارێکی کوردستانەوە بۆ بتوانی پۆڵی بانگە هەڵی گریبی بێ بۆ بانگێکی تر مەسەلەن لە مەهاباتەوە بۆ بۆکان یا لە سەقزەوە بۆ سنە دەیکوت دەبێت ستونێکی ئەرتەشی لەگەڵا بێ چون لەوێ تازەی ترە ئەوم نیەتە نامێنێ. یعنی ئەوانەی کە تۆزێ قوڵ بیرەکەنەوە ئەقڵێکیان هەیە و بارودۆخەکەیان دیوە ئەزانن گەورەترین خۆپیشاندانی شۆڕشی ژینە لە تاران نەکرا لە تارانی 15-16 ملیۆنی لە کوردستان کرا. لە شارەکەی ئێمە سەقز کرا لە چلەی ژینا کرا ویا لە شارەکانی ترا ئەوەی کە لە بۆکان کرا ئەوەی لە مەهابات کرا ئەوەی کە لە ئیلام کرا تەنانە لە کرماشان لە سنە لە مەریوان. یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە نەخێر ئەم شۆڕشە بەڵێ بۆ ئەندازە زیندونیە بۆ ئەندازەوەکو جاران نییە کە تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکان باسی بکەن بەڵام لە ئاگرێکە کە وەختی خۆی سەر هەڵداتەوە و هیوادارم وابێ. زۆر باشە کاک ئەحمەد پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان ینی بڵین بینە سەر ناوچەکە یەک پرسیار لە شاری بانەوە هاتووە نووسێتی هەرو جۆرە کە بۆ خۆتانەوە میوانی ئازیزیشتان ئیشارەی پێکرد دیارە ژنان بوونەتە هێزی سەرەکی لە دژی کۆماری ئیسلامی و سەرکوتی ژنان ئاسان نییە بۆ ڕەشیم. پرسیارەکەم ئەوەیە بۆ پیاوان وا کەم هێز و ورن هۆی بەشداری نەبوونی چالاکانەی پیاوان ترسە یا کۆمەلگەی پیاوسالەر لەگەڵ بەرابەری ژن و پیاو ناتەبایە؟ ئەوە زۆر پرسیارێکی خۆشە زۆر سپاس بۆ پرسیارە دەزانی ئەوە بەڵێ ترسێکی تایە شاری بانە نردوێت کاک نەبەز هەر بژیت کاک نەبەز دیارە نەبەزی بەڵێ وڵا ئەوە هەیە معلومە. ینی من جارێکیان لە کۆبوونەوەیەکە لە هەولێر لەسەر مەسلەی یەکسانی بوو قسەمان کرد منیش لەوێ بووم لەوانە بووم کەوتارێکم بوو باسی ئەوم کرد زۆر جار بەداخەوە هێندێک پیاو پیان وایە مافی ژن و مافی پیاو سەدە ئەگەر وتت ئیسە مافی ژن لە کۆمەلگاکانی وەکو ئەمە 20 لەوە زیاتر نییە. ئەگەر وتت با مافی ژنان ژن و پیاو یەکسان بێ پێی وایە ژنەکە 60-70% لە مافەکە وەرەگرێ مافی پیاوەکە کەمە بێتەوە. مەسەلەکەەوە نییە هەموو کەس باسی یەکسانیەکە. مەسەلە ئەوەیە کە ئەو ژنانە کە لە شۆڕشی ژینا هاتن ئەسەن فەلسفەی ژن ژیان ئازادی ئەوەیە کە لە کۆمەلگایەکە بژین کە ژن جارێ بە ژنەوە دەست پێەکە بتوانێ بژی ژیانەکەی هەرەوە نییە خورد و خۆراکەکەی ببێت ئەوەیە بە دوایشی ئازادیشی بوێ. جا من پێم وایە ئەگەر لە کۆمەلگایەکە ژن ژیانی بوێ و ئازادیشی بوێ ئەمە بۆ خۆی نییە ئەمە بۆ هەموو کۆمەلگاکەیە. من پێم وایە ئەو پیاوە بەختەوەرە کە لەگەڵ ژنەکەی یەکسانە. من پێم وایە ئەو کۆمەلگا بەختەوەرە کە ژن مافی هەیە و یەکسانە ژنەکان لە ناو کۆمەلگاکە. ئەمە قسە نییە ها ئەمە شعار نییە. دوو پرۆفسۆری ئینگلیسی ماوەی 30 ساڵ
تحقیقیان کردووە کتێبێکیان نووسیوە لە کتێبەکەی خۆیانە کتێبەکە بەداخەوە نەمبیستوە کراوە بە فارسی دەمە ساڵە بە ئینگلیسی نووسیانە تەبعاً بە زوانی تریشەیە ئەم کتێبە تحقیق کراوە هەر ئەوە نییە کە قسەیان کردوێ ئەڵێ ئەو شوێنانەی کە ئازادی مەسەلەن یەکسانی هەیە لە بینی دەوڵەمەند و فەقیر ئەو نەجیاوازی بینی دەوڵەمەند و فەقیر نییە کوشت و کوشتار کەمترە قەتڵ کەمترە دزی کەمترە هەر ئەوە نییە شتێکی گرنگی لێباسەکە ئەوی ژەوەیە کە ئەڵێ دەوڵەمەنەکانی زندگیەکەیان باشترە ویلایەتەکانی ویلایەتە جۆرەکانی ئەمریکای مقایسە کردووە ئەڵێ ئەو ویلایەتانی کە زۆر تند و تیژیتیایە لەبەر ئەوەیە کە فەقیر و هەژار لە ویلایەتانەی ئەجگار زۆرترن بە پێچەوانە ئەمە خودی فقط ئەمریکایە یەک قانونە یەک وڵاتە ڕۆژەڵاتی ناوەڕاست نییە و ئاسیاژ نییە ئەو ویلایەتانەی کە تایانە یەکسانی زۆرترە ئازادی زۆرترە دەوڵەمەنەکانی ژیانێکی خۆشتریان هەیە فەلسەفەکەی ئەوەیە جا ئەگەڕێمەوە سەر جوابی ئەو کاگنەبەز من پێم وایە ئەگەر لە کۆمەلگای ئێمە لە کۆمەلجا بە کوردستان ئێران ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەگەر لەو کۆمەلگا پیاوانیش هەوڵ بدەن بۆ ئەوە ژنان بە مافی خۆیان بگەن خۆیان قازانجەکەن هەم هاوسەرێکی نزیکتر بە خۆیانیان هەیە هەم دایکی مناڵەکانیان ئازادترە و ئازادی و ژیانێکی بەختەوەرانە فێری مناڵەکانەکە هەم پەیامێکیش لە کۆمەلگا بڵاوە کاتەوە کە ئەم کۆمەلگا بە ئازادی ئەژی یەکسانی تیا بڵاوێتەوە و تەجربەی نیشانی داوە ئەگەر دەسەڵات بەدەستژنەوە بێ وڵاتەکە باشتر بەڕێوە چێ تا بەدەست پیاوانەوە من بەداخەوم کە پیاوانێک کە ئاوا تند و تیژ دێنە مەدان و بۆ پشگیری لە بزوتنەوەی ژنجیان ئازادی زۆر بوون خۆشببختانە لە وەختی شۆڕشەکە بەڵام بە ئەندازەی پێویست نەبووەوە زۆر زیاتر لازمە بێنە مەدان ئەوە جێگای داخە بەڵام هیوادارم تەکانێکی زۆریان خواردبێ ئەو شتانەی من بینیمە لە مەسەلەن لە کۆبوونەوەکانی نەورۆزە و لە ڕووداوەکانی مانگەکانی وە ساڵی ڕابردوو لە کوردستانە ئومێد بەخشن زۆر باشە کاک ئەحمەد خۆتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندانێکی زۆر بەرفراوان لە زانکۆکانی ئەمریکا بەڕێوە چووە تا ئێستا شەر بەردەوام بووە و زۆر کەس دەست بەسەر کراون و هێرشیشان زۆر کراوەتە سەر سەرکوتیش بوون ژماری خۆپیشاندەرانیش زۆر بوون دژ بە ئیسرائیل بۆ وەدیفا لە خەڵکی فلستین پرسیارەکەم لێرەدا سیاسەتی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە بە بڕایەوە دەزانین چی جارێ ئەوڵەن دووڕوویەک لە سیاسەتی ئەمریکا لە بۆ زانکۆکان هەیە ئەویش ئەوەیە کە ئەگەر زانکۆیەک لە ئێران تەنانەت ئێرانی جمهوری ئیسلامیش یا لە مەسەلەن لە وڵاتێک کە دۆستی ئەمریکا نییە تۆزێ دوورە لە ئەمریکا ئەگەر خۆپیشاندان بێ لە خوێندکارانی زانکۆپی خۆپیشاندان بکەن و پۆلیس لەوێت توندوتیژی بکە بەڵام بەرامبەر بە خۆپیشاندەران ئەمریکا هات و هاوار یەچێتە ئاسمان کە ئەمانە ئەی هاوارەوە ئازادیان سەرکوت کردە و دەیمەعلومە خوێندکار بیری تیژە و ئازادە و هەست بە ئازادیەکە لە زانکۆکانە و ئەبێ بتوانن بیربۆچوونی خۆیان دەرببڕنەوە یەک دوو ئەوەیە کە هەموو جارێ ئەوە مەحکومەکەن کە هێزی پۆلیس چێتە ناو زانکۆکانەوە و سەرکوتی خوێندکاران بکە ئێستا ئەو قسانە کە لە کۆشکی سپی و ترامپ کە ئەسەنەوە هیچ ترامپ پیرۆزبایی کرد لە پۆلیس ئەو قسانە کە لە کۆشپی سپی لەم ناولۆلاوە دێتە دەرەوە ڕێک ئەو قسانەیە کە سەرۆکی ڕژیمە دیکتاتۆرەکان ێڵێ هەموو جارێکە لە ئێرانی کۆماری ئیسلامی چوونەتە سەر خوێنکارەکان تەنانەت فیلم هەیە کە خوێنکارانی حیزبوڵایی دەمانچێشیان پێ لە ناو زانکۆکانە لە زانکۆی تارانە تەقیان کرد بە دەمانچێت تەقاکەن فیلمیان لێ هەڵگرتووە ئەوانە ئەڵێنە ئەوە حەقیان نییە و نابێ ئەوە پێشلکردنی مافی خوێندکارەکانە کە چێمان جوایان کردووە مەسەلەکە سەر ئەوەیە کە لێرە زۆر ئاڵۆزە یەکەم مەسمیدیای دنیا زۆر عجایب تاوانەکانی هەروکو چۆن تاوانەکانی حەماسی ڕۆژی 7 ئۆکتۆبر بەرجەستە کردووە و هەموو دنیا زانی و من پێم وایە هەموو بەشەری متەمەدنی دنیا ئەوەی محکوم کرد ئەوەی کە حەماس کردی و من پێم وایە گەر حەماس دەسەڵات بگرێتە دەست لە ئێران خاستر نابێت لە کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئیتر ئەوە تقریبان هەر 4-5 ڕۆژ بڕی کرد ئیتر ئەم جارە ئەوەی کە ئیسرائیل بەسەر
غەزەی دەرێناوە تازەوە کاولکاریەی تر ئەوە نییە باسی جینۆسای دەکرێ ئەو هەموو مناڵە ئەو هەموو ژنە ئەو دکتورێکیان دوێکە پێرەکە دۆزیوەتەوە پزیشکێکی زۆر بەناوبانگ بووە لەوێ هەمیشەش خزمەتی کردووە جەنازەکان دۆزیوەتەوە لێکێ لە نەخۆشخانەکانە ئەمانە وەختێ بڵاوە بێتەوە خب خوێندکاری زانکۆ دیارە حساسن بە مەسەلەکان و هاتوون و خۆپیشاندانیان کردووە بەڵام خۆپیشاندانەکان لە ئەمریکا فەرقەکەی ئەوەیە کە لە زانکۆکانی ئەمریکا خوێندکاری جوولەکەیشە کە خوێندکاری جوولەکەش مافی خۆیەتی تەبعاً هەروکو خوێندکاری مسلمان و فلستینی و خەڵکی وڵاتانی تیژ مافی خۆیانە ئەوانیش مافی خۆیانە لەوێ بن بەڵام لەلایەکەوە ئەمە بووە بە هەرچەنەوان ژمارەیان کەمە بووە بە تۆزێ بارگرژی لە بینی ئەوانە بەڵام جگە لەوە شتێ تریش دەرکەوتووە ئەویژەوەیە کە زانکۆکانی ئەمریکا کۆمەکێکی زۆرەکەن بە زانکۆکانی ئیسرائیل و مجموعەیە شرکەتی گەورەیش هەن کە لە زانکۆکانی ئەمریکا سەرمایه‌گوزاریان کردووە ئەو خوێندکارانە کە ئەوون بە پسپۆڕ و دێنە دەرەوە یەکڕاست ئەچن بۆ ئەو شرکەتانەی ئەمریکای شرکەتانە لە ئیسرائیل و کۆمەکیانەکەن بایدن تووشی مشکلەیەکی گەورە بووە یەکەم ئەگەر سەرکوتێکە ئەو شتەیەکە عەرزم کردی ئەی بۆ لە ئێران و لەوانە سەرکوتەکەن ئەوان محکومەکەی دووهەم ئەمساڵ ساڵی هەڵبژاردنە و بەشێک لە خەڵک لەوانەی کە دەنگیاندا بە بایدن جاری پێشوو گەنجەکانی ئەمریکا بوون جوانەکان بوون ئێستا جوانەکان هەڵگەڕاونەتەوە و ئەمە بایدنی ترساندووە بۆیە وەزعەکەی زۆر ئالۆز کردووە هاتنە سەر ئەم شەڕی ئیسرائیل و حەماس ماوەی 6 مانگ زیاترە و ئاگادارن زیاتر لە 34,000 کەس لە کەرتی غەزە کوژراون کە زۆر بەشیان ژن و منداڵن دیارە ڕوو جۆرێکە بۆ خۆتان باستان کرم هێرشەی حەماس ئەمیش محکوم بوو بەڵام ئەوەی کە ئیسرائیل کردی کۆمەڵکوژی و ناوی جینۆسایدیان لێناوە ئەم شەڕی ئیسرائیل و حەماس یا حیزب الله کە ئێلان خۆتان ئاگادارن هێرشەکانی بەرفراوانتر کردوتەوە بۆ سەر ئیسرائیل ینی قاعدەی شەڕەکە گۆڕدراوە حتا نمایشیش بێ ئێران دەستی کردەوە و خۆتان ئاگادار بوون نزیک بە 300 موشکی ڕاڵین ئیسرائیل کرد ئەم شڕانە بەرەو کوێ دەڕوات بەڕایەوە من پێم وایە هەم ئەمریکا هەم ئێران و هەم عەرەبستان و تا ڕادەیەکیش بەشێکی گرنگ لە دەسەڵاتی ئیسرائیل پیان خۆش نییە شەڕ بوێ لە ناوچەکەدا ویانەوە بە نەوعی ئەم شەڕی غەزە هەر لە غەزا بمێنێتەوە بە تایبەت ئێران زۆری پێخۆشە بەڵام ئیتر ئەزانی ئەوی وەک بە ئەلان ئیسلاحی پارادایم زۆر باو بووە پارادایمەکە گۆڕاوە یعنی ئەو چوارچێوە کە سیاسەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دیاری ئەکرا گۆڕاوە گۆڕانەکەشی ئەوەیە کە ئیتر نە ئەو ئیسرائیل ئەو ئیسرائیلەیە نە فەلەستین ئەو فەلەستینەیە و نە ئێران و عەرەبستان و ئەوانە ئەوەزان وەک نمونەیەکی چکۆلە پێش شەڕی غەزە پەیمانی ئیبراهیم خەریک بوو ئیمزاکرا لە بینی ئیسرائیل لەلایەک و هەموو وڵاتانی عەرەبی بەتایبەت وڵاتانی کەنداو لەلایەکی ترەوە عەرەبستان زۆر نزیک بووە لەوە کە ئیمزای بکە ئێستا ئەوە جارێ ڕاوساوە و ئەلعان وای لێ هاتووە کە ئیتر میسر و ئۆردۆن و هەموو ئەوانە بە توندی ڕەخناگرن لە نەتەنیاهوو بەڵام ئێستا بۆچوونێکی تر هاتووەتە دەرەوە ئێمە سەرچاوە ئاگامان لە شتە نهێنیەکان نییە بەڵام ڕۆژنامەی سەرچاوەیەک وەبزانم وەڵستری جۆرنال بوو یا بلومباری بوو لە بلومبرگ چەند ڕۆژ لەمەوە بەر شتێکیاندا دەرەوە کە لەواچێ بەگشتی ڕاست بێ ئەویژەوەی ئەمریکا ئەم سەفەرانە کە وەزیری خارجی ئەمریکای کات و دێتوەچێ خەریکی پێکێنانێکن لە بینی ئیسرائیل و عەرەبستان و ئەمریکا ئیسرائیل ئەمریکا بە ئەندازەی پێویست لە قەتەر و لە ئێمارات نزیک بووتەوە ئەوان زۆر نزیکە لیان بەڵام ئەوێ نزیکیەکەی لەگەڵ عەرەبستان زیاتر بکات ئەو بایدنە کە قەراروانە بوو دەستیس لەگەڵ محەممەد بن سەلمان لێداتەوە لەبەرەوە کە جەمال خاشقچی بەو شێوە کوشت لە سەفارەتەکەی خۆیان لە ئیستانبول بەڵام ئەلعان خەریکی نزیک بوونەوەیەکن نزیک بوونەوەکە چییە؟ نزیک بوونەوەکە چەند لایەنی هەیە یەک عەرەبستان ڕۆڵێکی زۆر گرنگی بوێ لە دووبارە دروستکردنەوەی غەزە شەڕەکە ڕابگیرێ دوو لە بەرامبەر ئەوە کە ئیسرائیلەوە قبوڵەکە
عربستانیش قبولیەکە کە ئیسرائیل بە ڕسمیەت بناسێ بەڵام عربستان شەرتێکی گرنگی تریشی هەیە ئەویش ئەوەیە کە سیاسەتی دوو دەوڵەت دوو میلەت قبول بکرێ یعنی قبولی بکەن کە لە ئیسرائیل کە دەوڵەتێکە دەوڵەتێکی فلستینیش بە ڕسمی بناسرێ و لەوێ دەوڵەتێ دروست بێ کە غەزەی لەگەڵا بێ و بەشی ڕۆژئاوایشی لەگەڵا بێ ڕۆژاوای چەمی ئۆردۆن ئەوەشی لەگەڵا بێ جا ئەگەر دوو دەوڵەتەکە قبول بکەن ئەگەر عربستانیش قبولی بکا کە ئەوان یەک بگرن ئیسرائیل بە ڕسمیەت بناسن ئەمجار داواکاریەکی تریش دێتە پێشەوە ئەویش ئەوەیە بۆ ئەهوەنکردنەوەی بارودۆخەکە ئەبێ مەجموعەیە زیندانی فلستینی نە زیندانی حەماس زیندانی فلستینی کە لە زیندانەکان ئیسرائیل ئازادکردن یەک نەفەریان هەیە کە ئەو یەک نەفەرە زۆر گرنگە بۆ خەڵکی فلستین ئەویش مەروان بارقوتیە مەروان بەرقوتی کابراایەکە وە بزانمەگە هەڵم نەکردووە لە 2002 نزیکەی 20 ساڵە زیندانە کابراایکی زۆر تێگەیشتووە یەکی کورتە باڵایەکە زۆر تێگەیشتووە و زۆر ڕێز و حرمەتی بوو لە ناو فلستینیەکانە ئێستا پێشنیارێکەیە چون هیچ کەس نەماوە کەسێک کە خەڵکی فلستین قبوڵی بێ محمود عباسیان قبول نییە حەماس بەڵێ لە پشتیوانیەکی زۆری بەدەستێناوە دوای ئەم ڕووداوانە بەڵام جگە لەوانە کەسێکی وانی ئەڵەن مەروان بارقوتی بێتە دەرەوە دەسەڵاتی ئەو حکوومەتی فلستینیە بدەن بە مەروان بەرقوتی و ئەمە پشتیوانی قەتەر و عربستان و ئیترەم جا وڵاتانی تریشی ببێ لە دەوروبەریان ئەمە بکەن و بارودۆخەکە ئەهوەن بکەنەوە بەڵام ئەمە چەندین کێشەی هەیە یەکێ لە کێشەکان ئێرانە ئێران حەزەکە ئەم وەزعی مەوجودە ئیدامەی بوێ شەڕ ببێ نە شەڕەکە بڵاو بێتەوە نەتەواو بێ چون ئەمە بە قازانجی خۆیە بینێتەوە ڕێک ئەو شتێک کە نەتانیاهوو بە قازانجێتی نەتانیاهوو حەزەکە ئەم شەڕە هەر ئیدامەی بوێ لەبەرەوە ڕاوەستانی شەڕ محکومکردنی خۆیەتی کە بۆ ئەسڵەن 7 ئۆکتۆبر ڕوویدا ئێوە لە گوێی گانوست بوون وەختێکە حەماس هاتنە ژوورەوە ئەو کوشتاریان کرد لە جوانانی لە ئیسرائیلی و لەوانە ئەوە لایەکی تری مەسەلەکە گەورە بکەیتەوە ئەم جارە مەسەلەی چینە مەسەلەی رووسیەیە چین ئەوەندە هاتووەتە پێشەوە کە توانی عربستان و ئێران لە یەک نزیک کاتەوە ئەگەر عربستان ئاوا بگەڕێتەوە بچێتە باوەشی ئەمریکا ئەم جارە چین لەوراوە دەستی خاڵی ئەمێنێتەوە دەی لە چینیش لە جێگای ترەوە خەریکی عەزیەتکردنن چینیش لە باری ئابوووریەوە ئەو نەدەسەڵاتی زۆر بووە ئەلعانی تر توانایی فشاری هەیە هەم بۆ سەر ئەمریکا و هەم بۆ سەر وڵاتانی تەنانەت وڵاتانی ئوروپاییش بۆیە چین بە ئاسانی ڕێگا نادا ئەوانیش پیان خۆش نییە ئەوان وەک ئێران نین ئەوان حەزەکەن بارودۆخەکە تەواو بێ شەڕەکە نەمێنێ ئەم کارانە بکەن من پێرێ بەڕێکەوت پێرێ لێرە کۆنفرانسێک بوو لە شاری ستۆکۆلم هەیەتێکی فلستینی ئیسرائیلی هاتبوون سێ ژن بوون و سێ پیاو و بەشێکیان لە دەسەڵاتی ژێر دەسەڵاتی فلستینەوە هاتبوون و لە ئورشەلیمیشەوە چەند نەفرێکیان هاتبوون و زۆر عەجایب کراوە قسەیانە کرد هەمویان دیار بوو نێوانیان خۆشە جەمەکە یەکێ لە ژنەکان ژنێکی زۆر زیرەکی فلستینی بوو وتی ئەم ڕۆژانە بۆ ئێمە قسەکردن سەختە لە حاڵەکە ڕۆژ نییە بە سەدان نەفەرمان لێ نەکوژن ژن و مناڵ و کاولکاریەکە ئەکریە ئاسان نییە ئەمە بینە پێشەوە بڵێن لەگەڵ ئیسرائیلیە دانیشین گفتوگۆ ئەکەین بۆ ئەوە کە دوو دەوڵەت ببێ ئەو هەیەتە کە هاتبوون بە وڵاتانی ئوروپایی ئاگەڕان و ئیتر لە هەر وڵاتێکیش کە ئیمکانی بوو بێ چەند سەد نەفەرێ هاتبوون کۆبنەوەیان بۆ خەڵکە کرد کە قسەی خۆیان نەکرد کە ئێمە سەرڕای ئەوەی کە ڕوویداوە ئێمە پێمان وایە تەنها چارە بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە لە فلستین و لە ئیسرائیلە ئەوەیە کە دوو دەوڵەت بۆ ئەم دوو میلەتە ببێ کە ئەڵێن دوو دەوڵەت شتێکی گرنگیان باسکردانەیەکیان وتی بەداخەوە بەشێ لە چەپی ئیسرائیلی کە هەمیشە لە هەنگریان لە فلستینیەکان کردووە ئەلعان و دوای 7 ئۆکتۆبر وایان لێ هاتووەیتە ڕقیان لە فلستینەکانە وتیانە باشە ئێمە دوو دەوڵەت قبوڵەکەین بەڵام دیوارێکی گەورە دروست بکەن لە بینی ئیسرائیل و فلستینە کە نە یەکتر ببینین نەهات و چوو ببێ ئەوان دەیان کوت ئەوە نەفرەت بڵاوکردنەوەیە ئەوە ڕق و چین بڵاوکردنەوەیە
ئێمە لایەنگری دوو دەوڵەتێکین کە بە پەنایەکەوە بە حرمەت بەرامبەر بە یەکتر بژین نەک ئەوەی لە ڕق و تووڕایە بن چونکو ئەگەر ئەو ڕق و تووڕێیە بمێنێتەوە هەر ڕۆژێک بێ 7 ئۆکتۆبرێکی ترە خولقێت و دیسانەوە ئەوانەی کە خۆیان بە زیندانی ئەزان کە لە زیندانێکی گەورەیشتان کاردانەوەیکیانەوێ بۆیە بارودۆخەکە زۆر زۆر ئالۆزە کاگەمیر و ئیتر هەموو بکەرانی نێودەوڵەتی وەخت نییە دەنا مەسەلەی ئوروپایش لێرە دێتە بەرچاو کە ئوروپا لە بەرامبەری ئەمریکا لاان لە خودی ئوروپا کێشە دروست بووە کە لەسەر مەسەلەن سیاسەتیان بەرامبەر بە ئوکراین چی بێ و ئەو سیاسەتە کاردانەوەیەوێ لەسەر غەزە کاردانەوەیەوێ بەرامبەر بە چینیش حتا چونکو لە چینیش لایەنێ لە ئەمریکا هەیە حەزەکە کێشە دروستکە لە بینی تایوان و چین بەشک و تایوانیش وەکو ئوکراینی لێبێ بۆ چین و بتوانن لەوێ بارودۆخەکە تێک بشێنن بەرحەڵ لەم بابەتەوە باس زۆرە پرسیارەکە زۆر دەکەم کاگەحمەد چونێمە کەمتر لە 9 دقه تقریبا 8 دقەمان کاتی بەرنامەکەمەوە پرسیارشمان بووە تۆ تاوجێ بتوانین ئێمە پرسیارەکان بێنە هەر کاک محەممەد لە شاری مەهاباتەوە پرسیارێکی نادەنووسێتی خەڵکی فلستین زیانمەندی سەرەکی ئەو شەڕن کە تا ئێستا هەروە درێژەی هەیە بەڕای میوانتان پێتاوانیە کارەکەی کۆماری ئیسلامی بە زەرەری فلستین و بە قازانجی ئیسرائیلتەوە بۆ کە هەمومان دەزانین بێگومان دەستی کۆماری ئیسلامی تێدا بووە ئەی چۆن ڕاز وایە منیش پێم وایە بڵێ ئەو هەموو بودجە کەدایان بە فلستینیەکان دایان بە حەماس نە بە فلستینیەکان ئەو هەموو بودجە کەدایان بە حەماس تۆنێلی پێ دروست بکە و ئەو هەموو موشەکە کە بۆیان ناردن و ئەو هەموو کەسەیان لە حەماسەوە بەزی هێنا بۆ تاران و بۆ جێگای تر و فێریان کردن با بودجەکەیان بدایە بە خوێندنگیان دروست کردایە نەخۆشخانەیان دروست کردایە خەڵکیان پەروەردە بکردایە بودجیان دابنایە بۆ مناڵانی فلستینی چن لە زانکۆکانی دنیا دەرس بن و بگەڕێنەوە خزمەتێ بکەن بە وڵاتەکەیان بەڵێ ڕاست لەگەڵ یا هەم کۆماری ئیسلامی ئێران پێی خۆشە خەڵکی فلستین بکوژرێ خەڵکی حوسیەکان بکوژرێن لە لوبناان بکوژرێن لە هەموو سووریە خەڵک بکوژرێن بە شەرتێ خۆم لەجێی ئارامە دانیشتێتم و کەس کاری بەسەر خۆمۆ نەبێت کاک ئەحمەد دیارە ئەمە حەسەنگانێکی باش بوو لەسەر وەزعیەتی ئێران و باسی جۆراوجۆری لێبەوە ئێمە ئەگەر پێماوە بێت لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامیدا ئێمە ئەوەی بینن احتمالی ڕژیم ینی بەستەنە چی احتمالێکی چ وەزعێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێک دێت لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی ئەگەرە ئەسلی و بڵێن ئەگەرە ئەسلی و سەرەکیەکانی سیاسی بەڕای ئێوە کامانە دەبن من طبعا بەدڵ پێم خۆشم ڕژیمە بڕۆخێ نەمێنێت تەفروت و نابێ بەڵام ئارەزوو شتێکە واقع شتێکی ترە من پێم وایە ئەوانە هەڵەن کە پێیان وایە ئەوەی کە ساڵی 57 دژ بە ڕژیمی شار ڕوویدا دەقاودەق ئەم جارێش دووبارە بێتەوە و هەروەکو ئەو جارە ئەبێ لەبەرەوە ئەم ئێرانە و ئێرانە نییە سوپای پاسداران و ئەرتەشی ئێستای ئێران ئەرتەشی زمانی شان نییە ڕێبەرایەتی ئەوانەی ڕێبەرایەتی ئێرانەکەن ئەزمموی زمانی شان هەیە لاوازیەکانی زمانی شازانن بۆیە من پێم وایە ڕژیمی ئێران بەرەو لاوازیە چێ و ئەم شڵەژانە کە لاوەڵی قسەکان ئارزم کردن هەتا لەم شڵەژانە زیاتر دەرکەوێ هەتا قەڵەش و درزی ناو ڕژیمەکە زۆرتر بێ خەڵک جەسوورترە بن زۆرتر دێنە مەیدان و ئەمە ئەتوانێت پاشەکشەیەکی زۆر بکا بە ڕژیم من پێم وایە هەنگاوی ئەوەڵ ئەوەیە کە پاشەکشە بکرێ بە ڕژیم بە پاشەکشە بە هاتنە مەیدانی ژنان و پیاوان و جوانانێکی ئێجگار زۆر لە هەر بوارێکە کە بۆیان نەکریە لە هەر مەیدانێکە کە ئەتوانن بێن ئەمانن کە پاشەکشیان پێەکەن وایان لێەکەن کە ڕژیمەکان و ئەو کەسانی کە لە دەسەڵاتەوە نزیکن ئیتر هاتوچووی وەک عەرزم کردی کۆریدۆرەکانی سەفارەتخانەکان وانە زۆرترە بێ پێیان بڵێ ئەڵێن با بەگراگاتان لە خۆتان نەوێ ڕوخێن لەوانەیە ئەمریکا لە پشتەوە جەماعەتێک بێ لەوانەیە رووسیە لە پشت جەماعەتێکەوە بێ رووسیە زۆری پێخۆشە بارودۆخەکە ڕابگرێ لەبەر شەڕی ئوکراین و ئێران ڕابگرێ ئەمەی هەیە بەنسبەتی خۆمانەوە کوردستان من تەنها یەک شتی ناخۆش ئەبینم ئەویش ئەوەیە کە حیزبە سیاسیەکان هێشتا
ڕاستە لە قسەی مۆدێرن ئەکرێ و قسەی ئەواکریە بەڵام بۆ ئەوەی چۆن بێنە ناو مەدان و چۆن پشتیوانی لە بزوتنەوەی خەڵککەن لە ناوەوە هێشتا بە بۆچوونی من لە بیری 20 ساڵ و 30 ساڵی ڕابردوودا دەژین هێشتا هێندێ حزب پێیان وایە قسەی ئەوان تەواوە ئەوان قسەکەیان نەچێتە پێشەوە ئەوان ئیدعایشەکەن کە ئێمە هێزمان زۆرە ئێمە لایەنگرمان زۆرترە ئەها ئێمەوە خۆ پیشاندانەمان کرد ئەها ڕێبەرەکەی من لەوێ دەرکەوت لە فلان تەلەڤیزیۆن ئاوایوت لە فلان کاناڵەوە ئاوایوت من پێم وایەمانە ناخوا هیچ نییە ئەحمەد چەڵەبی لە ئەمریکا دروستی کرد لە لەندەن داینا ئامادە بوو قەرار بوو بیبەنەوە لە جێگای سەدام حوسێن دای بنێ و یەکێ لە ئامانجە گەورەکانی ئەوە بوو کە ڕژیمی عێراقیان ئەگەر گۆڕی ئەو بێ بەسرە کۆمار هەموو کەس بوو بەسرە کۆمار غیری ئەحمەد چەڵەبی نەوێ بۆیە یعنی ئەمە ڕەوتی ڕووداوەکان هەمیشە ئەو جۆرە ناڕاتە دەرەوە کە تەنانەت هێزێکی گەورەی وەکو ئەمریکاوانی دیاریەکەن بۆیە من تکام ئەوەیە و هیوام ئەوەیە کە حیزبەکانی کوردستان لەسەر پلتفۆرمێکی لانیکەم ئامادەی قسەکردن بن لەگەڵ یەکترە ئامادەی دانیشتن بن تاڵمان بێ و خۆشمان بێ لەعان دوو باڵەکەی حزبی دموکرات کە یەکیان گرتوێتەوە بەڵام سێ چوار لایەن بەناوی کۆمەڵەوە چالاکیان هەیە پژاک هەیە خەبات هەیە پاک هەیە حزبی تر هەن لە کوردستانە من پێم وایە ئەم حیزبانە ناچارن لەوە لە یەک نزیک ببنەوە دانیشتاندنێکیان ببێ لانی کەمێک بوێ کە لەسەر ئەو لانی کەمە بوەستن ئەوەی کە چێت دەسەڵات بەدەستەوە دەگرێ من جارێکی تریژ وتومە تکرار یەکەمەوە بە بۆچوونی من خەڵکی کوردستانی ڕۆژەڵات ئەو نەهۆشیار بوون ئەوەندە ئێستا جوانی تێگەیشتووی پێگەیشتوو بە کچوو بە کوڕ بە ژن و پیاو لە کوردستان هەیە کە چاوەڕوان نین کەسێک بێت لە ئوروپاوە مەسەلەن بچێت و ماتڵ بێ ئەوان بچن بڵێن قوربان هاتینەتە خزمەتت بزانین ئێمە چی بکەین وان نییە ئەگەر ڕۆیشتینەوە کە ئومیدوارم ڕۆژێ ڕۆیشتنەوەیەک ببێت و بڕۆینەوە ئەبێ بەیەکۆ دابنیشین و بڵێن چی بکەین نەک ئەوەی کە ئێوە چییە فەرمونون ئێمە چی بکەین وەرن دانیشین پێکەوە بزانین چی بکەین باشە و کەی ئەتوانین ئێمە و قسە بکەین و قسەکەمان لە وەختا برەوی ببێ وەختی ئەتوانین کە لە ئێستاوە فێر بوو بێتین لەگەڵ ئەو کەسانێش کە هاوڕانیە لەگەڵ منە یا پێشووتر لە حیزبەکەی منە بۆ ئێستا زۆر نێوانم خۆش نییە لەگەڵیا بتوانم لەگەڵی دابنیشم لە دنیا ئەمە زۆر ڕووی داوە حەز ناکەم هیچ کەس لەگەڵ ئەردۆغانوانە مقایسەکەم ببوورە ئەم قساکەم و تەواو یەکەم ئەردۆغان زۆر تند و تیژ بوو بەرامبەر بە سیسی سەرکۆماری میسر حتا قسەشی پێوت باشە کوڕە ئەردۆغان لە ساڵی 2017 لە ڕێفراندۆمەکە تێر قسەیوت بە کاک مەسعود بارزانی ئەسە پێوی تۆ هیچ نازانی تۆ سەرک عشورەتێکی هیچ نیت ئەوە تا بینیمان چوو بۆ هەولێر بۆ لای یعنی ئەگەر کەسێ بە دوای یعنی مەبەستێکی تری ببێ من نامەوێت ئەوە کوونمونەی باش بێنمەوە بەڵام مەبەستم ئەوەیە کە حیزبەکان دەبێت فێر بن لەگەڵ ئەو کەسانەیە کە بۆچوونی جیاوازیشان هەیە لەگەڵ یانە دابنیشن شەرتەوە نییە سیاسەتەکەی قبول بکەیت قبولیشی مەکە بەڵام لەگەڵ یا دانوستاندن بکە بەڵکو ڕۆژە بتوان بە سەرکەوتنی بگەن ئەم وەزە زۆر باشە کاک ئەحمەد ئێمە کاتی بەرنامەکەمان خەریکەتەوە دەبێت زۆر سپاس دەکەین بۆی کە داوەتی مەتان قبول کرد و بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلویزیۆنی کۆمەڵە بوو زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ ئازیزان زۆر سپاس بێەوەش کە تا ئێستا لەگەڵ مابوون هیوادارین کە ئەم بەرنامێشتان بەدڵ و بێت و کەڵکی پێویستیشان لێ وەرگرت بێت چەند پرسیارێکمان لە بانە و لە مەهابات و لە سەقز بۆ هاتبوو داوای لەبوونیان لێ دەکەین کە کات نەبوو پرسین هیوادارین کە لە هەر کوێکەن ساغ و سلامەت بن و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان